ئەمیانانە دەسەواژەیەکە دەلالت لەوە کە پیسبوونی ژینگە یعنی ئەمە زۆر دەڕندانە بربووینەتە ئەم ژینگەوە پیسمان کردەوەکەوەی نەوەیەکی تر دوای ئێمەنێتە ئەم ژینگەوە بژی تەنها ئێمە بژین لەم ژینگەیە بەڕاستی یعنی بە جۆرێک پیسمان کردووە ئێمە ئاوی ژێر زەوی بەرگە هەوا خاک هەموو شتەکانمان خراپ کردو و یعنی هیچ شتێک بە کەڵکی ژیان نەماوە لەم گوزەرەیە ئەتوانم بڵێم پاشی فترەیەکی تر ڕەنگە هەر ژیان لەم سنوورەیە نەمێنێت بە تایبەتی سنووری دەربەنی خان ئەویش دەرەنجامی ئەو سوتەمەنیانەی کە ئەڕژێتە ئەو خاکە و ئەو خاکە خراپ ئەکات و بەرگە هەوا و ئاوی ژێر زەویەکەشمان خراپ ئەکات ئەو دیمەنانن کە ئەوە ئاوی ئاوەڕۆی سلێمانیە کە ئەڕژێتەوە سەر دەریاچەی سیروان ئەوەی تریشیان تانجەرۆیە کە بە چاوی خۆمان ئەیبینن وێنەیەکی تریشمان هەیە کە ئەو ساڵەیە کە ئاستی ئاو دابەزی و گەرمایەکی زۆر هەبوو لە ئەنجامە ماسیەکان هەمووی مردن یعنی ئەوی چەندین وێنەی ترەکە کارگەکان و ئاوی پیس و یعنی ئاوەڕۆ و خاشاکی خەڵکەکەیە هەمووی کۆبۆتە ئەوە ژیانی ڕاستی دەربەنی خان و ئەو سنوورەیە هەتاوەکو کۆتایی گەرمیان. Devlet abi